گرنگترین شت بەنسبەت کوردەوە ڕەنگە جێگیرکردنی ئەو مەسەلەی فیدرالی بێ کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی قبول کراوە بێجگەلەوە سەرەتای فیدرالی بۆ هەموو عێراقیش قبول کراوە کە ئەگەر پارێزگاکانی تری عێراقیش ویستیان بۆ خۆیان هەرێمێکی فیدرالی دروستکە نەتوانن دروستی بکەن وەکو قانونی ئیداری دەوڵەت چۆن دەسەڵاتەکانی حکوومەتی فیدرالی لە بەغا دیاری کرابوو لە مەشا دیاری کراوە ما باقی دەسەڵاتەکانی تر ماوەتەوە بۆ هەرێمەکان و بۆ پارێزگاکان و بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەو کاتێک کە تەعاروز هەبێت لە بینی قانونی ئیقلیمی و لە بینی قانونی ئیتیحادیە یا لە بینی دەسەڵاتی ئێمە و دەسەڵاتی لە بێجگەل لەوانی کە حەسرەنینی ناوەندە باقیەکەی تری لەوە یەکەمی بۆ هەرێمی کوردستانە بێ هەم بۆ دەسەڵاتەکەی و هەم بۆ قانونەکەی بەنسبەت سامانی نیشتیمانیەوە سامانی سروشتیەوە سامانی سروشتی لەم دەستورا باسی نەکراوە بە معنای تر هەر کەسە خاوەنی سامانی سروشتی خۆیەتی ئەوەی کە باس کراوە تەنیا نەوت و غازە نەوت و غازی ئەو بیرەنەوتانەی کە ئێستا لێی دەرەهێنرێت مڵکی مشتەرەکی هەموو میلەتی عێراق و ئیقلیمەکانە لەوە سێ مەسەلە ڕساو کراوە مەسەلەی خاوەنێتیە مەسەلەی بەڕێوەبردنە مەسەلەی دابشکردنی داهاتەکانێتی لە مەسەلەی خاوەنێتیە دانراوە غاز و نەوت مڵکی هەموو میلەتی عێراقا لە مەسەلەی بەڕێوەبردنە ئەبێ حکوومەتی ناوەندی لەگەڵ ئەو هەرێم و پارێزگایانەی کە نەوتی لێ دەرەهێنرێت لەگەڵ ئەوانە ئیدارەی بکات بە هاوبەشی لەگەڵ ئەوانە بەڕێوەی ببات لە بەڕێوەبردنە هەرێمەکان بەشدارە بن پارێزگاکان بەشدارە بن و داهاتەکەشی دابەژەکرێ بەسەر خەڵکی عێراقا بە جۆرەی نفوس بە جۆرەی سەر لە هەمان کاتە ئەو ناوچانەی کە کاتی خۆی فرامۆش کراوە یا زەرەری زۆری لێکەوتووە یا نیکەوتووە ئەویش بەشێکی بۆ دانرێت بەنسبەتی داهاتووەوە بە هاوکاری لە بینی حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمەکانە پێکەوە سیاسەتێکی استراتیژی دانێن بۆ ئەوەی کە چۆن گەشە بە کەرتی نەوت و غاز بێ بە قازانجی خەڵکی عێراق و بە قازانجی هەرێمانی کەتیایەتی